من ناو مسا محمد خاطشي هلا بزي شي دم لوي لدايم أميشة من باوك مختي خوي خوالي خوش بلا قمد حاضري خيات بو أم بد إشانة شير كدو بدم إشاكية وبدم خياتي كوا أنا معلوماتي مكاني الشهر بوا هلا بزي شي دلما إتوكوي هي هواياتي من حزم لي طبعا اشتكى بوش ما وتوا بلام لا مكان شا هواياتي شنو حزم لي كدو تا أم دقيش كنست يعني أميشة من لصالي 1985 من أميشة أكم لسرتاي إشكم ولا لو سكاتو دس بيكا تا أساس باز بخوا بردام وإشك خوش من بدلو خوشش من هيك رجليش نبلا بدمي إشكم هولي كم معه هر إشك كأرخليك بود روز بلا إشكا خراجر من لبدمياو رام نقطو حكم نقطو لسه كلام لنا وحتى قشتم بنتيجة سپاس بخواسش هر بردوام تأستا ماشينها بوا دس قرب بوا كاتي اللي قلتم دوروش سيروش خليش بوم دا وازم لهنا شون بلا إشي خليش ماشينيش كبوم تاتو زميشكم هادي بوتو دي سانو شو متسريشكم يعني كولمنا ولا إيشكا سپاس بخوا تأسس سركوتو بوم لسرتها لما تشينا رشكان واتبابولا وشيرو بابا تكاني لصالي هاشتاكانا طبعا زاتر وانا هبوا من خليشي مش شاكني ومشينا انا بو ايش ملوانا كدوا اتبت يا باربوني كات ورده دسم كدو بمشيني نخشكاني شواتا برازر وبابا تكاني اتلا لو شو دسم بي كدو سباس بخواتا اساس بردام وانش ارقلها هاتو ترم ليش ما بلام قرن خورا قربمو چش سرکوتو بسر چشکانه. پیش کرونا کرده لاشار بازار. هر کسی ماشي. لا بازاری خوار ولا حفظوش كمشينان هنا نخشبه. لو هنا أنا بو أم دكاني من كمل چشکم بو حل کدوس باز بخوا اوش دلخوشی چی باشه بو من. كزياتر هان يوم كمن هندريش باش بو من كبدا من إيشا كم أوش بو طبعا إذا منيش إشي منيش جا رنجا بلام هركس أو شازي خوي تايبتي بخويه بو إيش كردن إشي من بالزمانة ماشيني تاكمو ماطور تاكمو شتي تاكمو زماني بو كملاني كمن زماني دو مانين بماشيني كمن تاكمو هلا ما يودو مانين هرشي شيء بيم هم آمدين تابو شار سركم ببيع مقابل لأخوة بزيابة بحكم إيش أوي كمان هو شوازي إيش كنا كم بوته هو كاري وي كمان بعض إيش كم باج بيتو خرشي روم تيكا ماشي نوانا تساعدنا يعني لتشاو معنا زوازي شي زوري هي ميكاني كان زوري فرقي هي ودكاري زورت يا أمانة بس أو أنا بوش شوازنية أوي كبوا عنا كريجا رواية زنجيرة أكامتشينا زنجيرة كا زور كات بيندي بدوش توهي بارشي كبير آلو بياني بيلان ميزاني بكرة أما زور جارة وزور تونغا كان ياشيل كان زنجيرة كالا جرو شلا بيلان زنجيرة أو بيا بتلفون بيا مالن بدس خوان تشاجي كان جاري علاقي مكوكي زور تونغا ياشيل كان أو لو حالتها جدي سان زنجيرة كايتري على السر وعلى جير قماشكو لو حالتها برغوي مكوكي كم يشيل كاتوا أو تشي حلبه أمشتانا شتي واردة لما شينا جنجاو أبيت أمشتانا آساية يعني خلال يكني تشي كني لما شينا كا أول شيء كزور آساية من بيانالم زوجة بتلفون بيانالم بدي سخان شاكر ببيو ماشينا كبين بو بازار عزت بشرشن بين بو بازار أو أنا بدي سخان شاكر بيانالم جاري بدرزي أشياء دزيش كان كش زيادة على قيبة راتشاني قماشة فقماش راعي طبعا نوشي درجة خواربة كدرجة كونو كي خواربة طبعا وجاد دوم كداغ بزيتو درجة لبارتشكان يجيرو يا إيشتين يا خواريكا يا يبصرنا أو حالتنا أبد أما نشتيك أسايها بيد لما تشينا جاري وار روني خرابي تيكن رونا كما تشينا كجامكا
يتمرن مایانە کەم چ ڕۆنێکی تێکەن چۆ تێکەن نسبەتی ڕۆنەکە چەندێک تێکەن ئەمانەمان بۆ دەستنیشانەکەم ئیتر زۆریان لەو کێشانە بەدبن. بالنسبة دەرزیوە دەرزی بۆ قماشی با بڵێن لە تەنکەکانەوە دەست پێکەن قماشی مەتاتی هەیە و لەگەڵ تەنک و مەتاتی ئەمانە دەرزی ڕقم 11 بە 75 بەکارن بۆ شتی تەنک و مەتات. دوای ئەوە دەرزی ڕقم 14 هەیە بۆ شتی عام با بڵێن شتی وەسەد. دوای ئەوەش لەسەر ئەوە دەرزی ڕقم 16 هەیە بۆ شتی تقریبا شتێک ئەسووتر لەو لەوش ئەستور هەیە 16 بە سەودە ئەمەش حەزمیشی بڵێن ئەستورەکەیەتی ئەتر لەمە ئەستوتر ئەچێتە قاڵبی مەچینەی دەرزی مەچینەی گەورەتر دەبێتێتە 100 و 120 و ئەمانە بۆ قماشی قەنەفە و بۆ خێمە درۆکان زیاتر بۆ ئەنە بەکارێنن. بەڵام بەعام بۆ مەچینەکانی لای ئێمە 11 14 16 18 و 4 حەجمە بەکارێت. ئەوش تەمان دەرزی بە پێی مارکەکان چاک و خراپی هەیە هەیەە مادەکەی زۆر زعیف و تەلێکی عادی وایە لە ئیشێکی بەسیتە خوارە بێتەوە ئەشتێت هەیشە ستیلە شێوە سپرینگیە دابەزێ ئەگە بەشیشکە خوارە بێ بەڵام ئەگەڕێتەوە شۆنی خۆی یعنی واتە کێشەی بۆ دروست ناکە لەو حاڵەتە. بەنسبەت مەچینەی ڕەشەکانەوە 8 جێگا هەیە لەسەرەوە 8 نقطە هەیە هەر نقطەیەکی دوو دڵۆپ ڕۆنی تێکە هەموو ڕۆنێکە تەبان وەکو عەزمکردن ڕۆن هەیە ئەمەیە جام یەکە مەچینەکە بێ بە سیکۆتین ئەم ڕۆنە زەردەکان و منی کە لە بازار دەزیێڕەکانی فرۆشن ئەمانە هیچ معلوماتێکیانەیە لە نەوعەتی ڕۆنەکە بەس ئەیهێن و ئەیفرۆشن بە خەڵک زۆر کەسیش نازانێ ئەمە چاکە خراپە بەڵام یێنە بۆ لای من و کاتە مەچینەکە جامە بێن بۆ ئێرە لەو حاڵتە عەزابەکەی بۆ ئێمەیە نەبێ هەمووی هەڵۆشێنم پاچی کە مەسەر لەنێو ئینجا ڕۆنێکی باشیانێمە ئەڵەم ڕۆنێتێکەوش شوێنی ڕۆنەکانشان بۆ دەستنیشانەکەم چۆچۆتێکن و نسبەتی ڕۆنەکە شکەی و چەندێک و کەی و کەیشتەکەن ئەمانە معلوماتیانێمە سپاس بخوا سفادیان لێکردوە خەڵک بەعام. میوادارم ئەو کەسانی کە مەچینانێ خەیاتن یا بۆ ماڵی خۆیان ئیشی پێەکەن یەکەم شت ڕۆن هەموو ڕۆنیشی تێنەکەن چکە بازی ڕۆن هەیە و عەزمکردن ڕۆن هەیە بێ بە سیکۆتی نۆڕێکی لە بازارە دەزیێڕەکان و بازی دوکانی لا کۆڵان و حتا لە بازی لە ماشێتەکان شەکە ئەفرۆشێ هیچکە معلوماتیانە لە ئیشەکە نازان ئەوە نازان ئەمە ڕۆنە ئیتر چاکە خراپە چۆنە ئەوان معلوماتیوان نییە ئیترێن بە خەڵک بەکارێنم هیوادارم لەخوایان نۆشت نەکەنە مەچینەوە ڕۆنی تێنەکەن ئەگەر هەر کەسێک بێ معلوماتی وەرگلا من ئامادەیم تیا بە بێ مەقابل هەموو معلوماتیشی تاوی بەمێ بۆ ئیسفادی لەکە و کێشەنێتە ڕێ چ دەرزیش و چ ڕۆنیش هەموو شتێ چاکی و خراپی هەیە ئەمڕۆ. بالنسبة أوفر أنواعي هي أوفري صيني هي ياباني هي أوروبيش هي أو كزيات اللي ناوي ما بكاريت أوفري ياباني كيتي ياباني كا شتيشي دسا كيو إيش كدنيشي خوش أبوه كساني كإشي بيها كان معاملان خوش ترى زيادة دو بكرة مرغوب ترى أمر لنا بازارة زوريني خاتكاني بويكا بلين خاتكا بس بازار طبعا وش هي أنا أوفري قولوا شهر بكرة وسي بكرة وأنا هي بلان بعام دو بكرة لەناو بازارڕ هەیە و لەناو خەڵکا زۆرە معاملەیشان خۆشترە شتیشان دەستەکەوێت ئیش پێکردنیشان خۆشتەوە حتا بۆ ئێمەش معاملەی خۆشترە ینی زۆر عەزێتمان نا بۆ چاکردنەوەکە. طبعاً ئۆڤەریش وەکو چۆن مەچینە زنجیرەکە چەورکردنی ئەبێت جامە بێ ئەمەش بە هەمان شێوەی فەرقی هەر لە زمانی خاتیە. ئەویش طبعاً دەرزی چاک و خراپی هەیە بۆی واتە ئیش زنجیرەکردنی هەیە جاری وایە بەس میزانەکانی ئەو تۆزە حەساسرە لە هی ئەمە ینی کەمێک سوڕانێکی کەم کێشەیە دروستەکە ئەبێ ئەو کەسی کە ئیش پێەکە زۆر حەزە من ڕێنمایی ئەوانشم بۆ کردن بوارم یانەوەنی کە ئۆڤەریان هەبێ یا نابێتان بۆ ئێرە ڕێنمان بۆ کردن چۆنێتی بەکارێنانی چۆنێتی ئەو میزانیانە چۆن بخۆم بۆیان تەنزیمەکە زۆران ئەوانی کە یەن بۆ لای من تەنزیمەکەم و
ئیشارەتیشان بۆ لێم بۆی کە لەو حەداگەر مناڵێکە سێ جوڵانی بخاتەوە شوێنی خۆی بێکێشە بێ بۆ ئەجا ئەوش تەبەن شوێنی خۆی هەیە بۆ ڕۆن چەند شوێنێکی تاقمەی پێشەوەتی ئەوش بە هەماشێ هەموو نقطەیەکی یەکی دوو دڵۆپیتەیەکە من زیاتر ڕێنمای خەڵکەکەم بە سرنج بەکاری بێنم کە سرنجەکەن و کەی باریکە ئەچێتە ئەو نقطەی کە مەبەستێتی اینجا بە پێی پێویستیش ڕۆنەکەی تێئەچێ ئەوە نییە بڵێ ئەوکو یەغدانیا بە بەعزە حاڵەتێک تۆ قەتەی دوانی تێکی تا سەرخوارێکێتەوە بەجارێ دەقاتر 20 قەتەر چ ناوی ئەمە تەوان ئەبێتە زەرەر بۆ مەچینەکە یەکەم قوماشەکە چەورەکە دوومەچێتە و شوێنانی کە جوڵیان تیانە کە جوڵەشی تیانێ بە ڕۆنەمێنێتەوە ئەمەیە کەمەی مەچینەکە ئەگرێ ئەمە ڕێنماییم هەیە بۆ هەموو ئەو کەسانی کە ئۆڤەریان هەیە بێن بۆ لای من معلوماتی تاویان ئێمێ بەبێ مەقابل بەبێ هیچ حسابێک چیان پێویستیش بێ ئەوەی بە من کردبانەکەم ئامادەیم تیاوە قەناعەتوارە بەش یەک ساڵی ئەمە چینێکە بەش